توانا جەلال دانیشتووی هەڵەبجە سەرۆکی حکوومەت بۆ نایەتە هەڵەبجە. کاکە توانە من پێشتر هاتووم بۆ هەڵەبجە، یعنی ئەوە نییە بڵێ وڵام نامەوێ بێن بۆ هەڵەبجە. هەڵەبجە سمبولی بەرخودانی ملەتی ئێمەیە. هەڵەبجە من هەمیشە گوتومە هەڵەبجە برینێکە نەک تەنها بۆ هەڵەبجەیەکان، بۆ هەموو خەڵکی کوردستان. و من پێشتریش سەردانی هەڵەبجەم کردووە، کۆمەڵێک مەشاریع و ئەوانەشمان لە هەڵەبجە کردووە و بە تەکیدیش ئیشەڵا سەردانی هەڵەبجەش دەکەم و دێمە هەڵەبجەش و وەشانازیشە، یعنی حقیقەت کە بێم ئەو شارە ببینم، شانازیشە کە بێم لەگەڵ خەڵکی خۆشەویستی ئەو شارەش کۆ بمەوە و بە تەکیدیش ئەوە دەکەم ئیشەڵا.